ئەو کاتتان باش قوتابیانی خۆشەویست هیوادارم گشتلایەکتان تەندروست باش بن. من مامۆستا نەسرەدین حەمەدەمین پسپۆڕ بیکاری مامۆستام لە کۆمەڵگەی شەهید فاخر مێرگە سۆری ئەمڕۆکە لە بابەتێکی تایبەت لە بابەتەکانی بیکاری بە ئێوەی خۆشەویست دەگەم هیوادارم بتوانم بە باشترین شێوە و بە ئاسانترین شێوە بتوانم بابەتەکەتان فێر بکەم. پێشەکی پێش ئەوەی دەست بە بابەتەکەمان بکەین چەند ڕێنماییەکی تایبەتم هەیە بۆ قوتابیە خۆشەویستەکانمان. یەکەمین ڕێنمایی ئەو کاتانی کە ئێستا لەبەردەستە بە فیڕۆی مەدە. ئەو کاتانی ئێستاکە کە بەتاڵە لە لایت و هیوادارم بەکاری بهێنیت بۆ وەرگرتنی زانست و زانیاریەکانی لەسەر پەروەردە و فێرکردن. بابەتی بیکاری بابەتێکی تایبەتە وەکو بابەتەکانی تر نییە خوێندنی. بابەتەکە تایبەتمەندیەکەی لەوەیدایە کە ئەتوو دەبیت زۆر بە جوانی گوێ لە مامۆستاکەت بگری، جوان لێی تێبگەی، جوان لێی فێر ببی، دواتر بابەتەکە کە نووسراوە لە دەفتەری پۆلەکەت بە جوانی بینووسیتەوە. ئینجا دوای ئەوەی کە نووسیتەوە تەواوت کرد لە بابەتەکە تێگەیشتی، ئینجا بچێت سەر شیکاری پرسیارەکانت. هیوادارم شیکاری پرسیارەکانت خۆت خودی خۆت بە دەست و پلەکانی خۆت و بە مێشی خۆت حەلی بکەیت، شیکاری بکەیت. چونکە کاتێک ئەتوو هەر شتێک ئەگە لە کۆمپیوتەر کە دەینووسی ئەگە سەیڤی نەکەی ئەوە سەیڤ نابی و دەڕواتن و ڕەشە بیتەوە. بیکاریش بە هەمان شێوەیە. ئەو بابەتێک کە لە بۆ شەڕح دەکرێتن جاری یەکەم زۆر جوانجێ لێ ڕابگرە، دواتر تێی بگە، ئینجا بینووسەوە، لۆ ئەوەی سەیڤی بکەیت کەواتە تو شیکاری پرسیارەکان هەیە، ئەوە دەبێتە سەیڤکردن، ینی خەزنی بکەیت لە مێشتی خۆت. بابەتی ئەو ڕۆمان بابەتی کۆکردنەوە و لێدەرکردنی کەرتەکانە کە زۆربەی زۆری هەموو قوتابیەکانمان کێشەیان لە کۆکردنەوە و لێدەرکردنی کەرتەکان هەیە. بابەتەکە بابەتێکی زۆر ئاسانە، چەند هەنگاوێکە ئەو هەنگاوانە جێبەجێ بکە، خۆی خودی خۆی لە بۆت بە دەردەکەویتن کە ئەتوو چۆن دەتوانی پرسیارەکانی پێ شەڕح بکەیت. من وەکو مامۆستا نەسرەدین دایمەن بە شێوەی هەنگاو لە بۆ گشت قوتابیەکانم دەنووسمەوە، بە هەنگاو دایان دەنێم، ئینجا بۆ بدێنە سەر پرسیارەکان حەل دەکەین. ئێستا هەنگاوەکانی شیکارکردنمان لەمە ئەوەیە مەرجە ژێرەی کەرتەکان وەکو یەکتر بن، ئەو ئەلێکوانە هەیتمان گوتیتمان مەرجە، مادام گوتیتمان مەرجە کەواتە ئەمە ئەلێکوانە دەبی مەرجە، یعنی ئلله دەبی ژێرەی کەرتەکان وەکو یەکتری لێ بکەین. وەکو یەکتری مانایسیان ینی ژێرەی کەرتەکان یەکسان بن. کەرتێکمان هەیە ژێرەی دووە، کەرتێکمان هەیە ژێرەی چوارە، کەواتە دەبی هەردوو کەرتەکە ژێرەکانیان یەکسان بکەین لە ئەوی هەردووچیان ببنە ژێرەی کەرتەکان لە بۆم بێتە چوار یا ببێتە هەشت یان بێتە هەر ژمارەیەشی دیکە. گرنگ ئەوەی ژێرەی کەرتەکەت یەکسان بی. مەرجە ژێرەی کەرتەکان وەکو یەکتر بن، ئینجا دەتوانین کردارەکانی کۆکردنەوە یان لێدەرکردن ئەنجام بدرێت. یعنی هاتوو هەتاوەکو ژێرەی کەرتەکان یەکسان نەکەیت ناتوانین نەکۆیان بکەیتەوە نەکەمیان بکەیتەوە. ئەوە یەکەمیان. دووەم، ئەگەر ژێرەی کەرتەکان وەکو یەکتر نەبوو ئەوە بە ڕێگای پەپولە ژێرەی کەرتەکان ڕێک دەخەین. ڕێگای پەپولە چییە؟ ئێستا کە نمونەشی گچکە لە بۆ دێنم، لە بۆ نمونە هەمان بی یەک لەسەر دوو کۆ برێن لە بۆ نمونە دوو لەسەر چوار. ئەگەر تەمەشا بکەین ژێرەی کەرتەکانمان جیاوازە، ڕێگای پەپولە چییە؟ ئەو دوایان بە یەکتری لەگەڵ یەکتری جاران دەکەین، کەواتە دەنووسین چوار کۆ، ئەوەشیان بە هەمان شێوە جاران دەکەین. ئاگە سیر بکەن وەکو پەپولەی لێ هاتووە، ئەوە دوو بە لێکوانە ژمارە دووە، دوو جاران دووش بە هەمان شێوە ئەلێکوانە دوو جاران یەک جاران چوار کردی چوار، دوو جاران دووش بە هەمان شێوە دەکاتە چوار. چیمان ماوە؟ ئێستا مایتمان سەرەکانیان بدۆزینەوە ئایا دەکاتە چەند؟ باشە؟ یەک جاران چوارمان کرد هەر کردی چوار، دوو جاران دوومان کرد هەر کردی چوار. چیمان ماوە ئێستاکە مایتمەوەنەوە ئەوانە سەرەکانیان یەکسان بکەین. ئەوە جاران چەند کرایە بوویتە چوار، جاران دوو کرایەکەواتە بە هەمان شێوە ئەوش جاران دوو دەکەن، ئەوەش دەبێتە دوو. ئەوەیان وەکو خۆی دەنووسینەوە. ئینجا ئەو دوو کەرتە ئێستا تەماشا دەکەم ژێرەکانیان یەکسانە،
مادەم ژێرەکانیان یەکسانە کەواتە دەتوانم ئێستا کردداری کۆکردنەوەیان لە بۆ بەکار بهێنێ. سێمین هەنگاومان سەرەی کەرتەکان کۆ یا کەم دەکەینەوە بە گوێرەی کردارەکەی ناو پرسیارەکە. ئەگەر کۆ بوو کۆ دەکەینەوە سەرەکانیان، ئەگەر کەم بوو کەم دەکەینەوە. بەڵام ئاگادار بە ژێرەی کردەکان وەکو خۆی دەنووسینەوە، یعنی ژێرەی کرد بە هیچ شێوازێک نەکۆ دەکرێتەوە نەکەم دەکرێتەوە، بەڵکو دائیمان ژێرەی کردەکان وەکو خۆی دەنووسێتەوە، هەر چۆنەشیبی وەکو خۆی دەنووسینەوە. کەواتە کردی چوار لەسەر چوار ئەلێکوانە دەگەینە سەر ئەو ڕادەیە کە ئایا چۆن بتوانم سادەی بکەم. کەرتەکە دەبی سادە بکرێ لێکوانە، هەر ژمارەیەک لەسەر خۆی بی دەکاتەوە. چەند قوتابی خۆشەویستەکانمان دەکاتەوە یەک. هەموو ژمارەیەک ئەگەر هاتوو لەسەر خۆی بوو دەکاتەوە یەک. مانای چیە لەسەر خۆی بوو؟ یعنی چوار لەسەر چوار، چوار دابەشی چواری بکەین هەر دەکا یەک. 19 لەسەر 19 بوو بە هەمان شێوە هەر دەکاتەوە یەک، چکە 19 دابەشی 19 بکەین یەک دانێ بەبەرەکەویت. هەر ژمارەیەک لەسەر خۆی بوو دەکاتەوە یەک. ئەوە چوارەمیشمان باس کرد، گوتمان ژێرەی کردەکە وەکو خۆی دەنووسینەوە بە هیچ شێوەیەک نەکۆ دەکرێتەوە نەکەم دەکرێتەوە، بەڵکو وەکو خۆیتی. لە کۆتایی کۆرتەکە لە کۆتایی ئەگەر کردەکە بە شێوەی سادەکراو نەبوو ئەوە دەبێت سادەی بکەین، وەکو تازەکە باسمان کرد. ئەگەر هاتوو سادە نەبوو ئەوە دەبی چی بکەین؟ سادەی بکەین. ئێستا دینە سەر نمونە. ئێستا نمونەی ئەو تاسکانە حەلمان کرد کە یەک لەسەر دوو کۆ یەک لەسەر چارمان. ئایا ئەو نمونەیە چۆن شیکار دەکەم؟ جاری یەکەم سەیر دەکەم ژێرەی کەرتەکانمان وەکو یەکتر نینە، کەواتە دەبی وەکو یەکتریان لێ بکەین. تازە باسی ئەومان کرد ئەو دووە بە هەمان شێوە ئەلێرە هیتمان ئەوە لەگەڵ ئەوەی دەبی جارانیان بکەین، ئەوەش بە هەمان شێوە لەگەڵ ئەوەی جاران بکەین. کەواتە چوار جاران یەک، چوار جاران یەک هەر چوار، ببورن چوار جاران یەک هەر چوار و دوو جاران یەک هەردوو. ئەوەی مایتەوە ئێستا دەبی ئەو دوێژ جاران بکەین بە هەمان شێوە. دوو جاران چار دەکاتە چەند دەکاتە هەشت، دوو جاران چار هەشت. ئێستا ژێرەی کردەکانمان وەکو یەکترینە، ژێرەی کردەکانمان وەکو یەکترینە. ئەو ڕێگایە پێی دەوتێ ڕێگای پەپولە. ئەو دوو سەرە و ژێرە پێکەوە جاران دەکرێت لە سەری یەکەم دەنووسین، ئەو سەرە و ژێرە بەیەکەوە جاران دەکەین لە سەرەی دووەم دەنووسین، هەردوو ژێرەکە جاران دەکەین دەکاتە هەشت لە هەردوو ژێرەکان دەنووسین. ئێستا دێین کۆیان دەکەینەوە. گوتمان تاسکوان لێرە باسمان کرد بوو سەرەی کردەکان کۆ یا کەم دەکەینەوە بە گوێرەی کردارەکەی ناو پرسیارەکە. ئێستا ئەوەی هەیتمان لێکوانە ئەمە سەرەکان پێکەوە کۆ بکەینەوە، چکە کردارەکەمان کردداری کۆکردنەوەیە. چوار کۆ دوو دەکاتە چەند دەکاتە شەش. ژێرەی کرد وەکو خۆی دەنووسینەوە، ژێرەی کردەکە وەکو خۆی دەنووسینەوە بە هیچ شێوەیەک نەکۆ دەکرێتەوە نەکەم دەکرێتەوە، بەڵام تەنها وەکو خۆی دەنووسینەوە. هەنگاوی کۆتاییەکەت ئەوەیە ئەتوو کردەکەی سادە بکەیت. ئایا چۆن سادە دەکرێت؟ ئەمە لە کەرتە سادەکردنەکانمان خیندیە کاتی خۆی لە کەرتە هاوتاکان. کەرتی هاوتا بە دوو شێواز دەکرا، یەکیان بە کردداری لێکدان، یەکیان بە کردداری دابەشکردن بوو. ئەوجە لە سادەکردن ئەمە دایمە کردداری دابشکردنەکەی بەکاردەهێنین، بزانین سەرە و ژێرەی ئەو کەرتەی هەیتمان دابش چەند دەبی. ئێستا ئەوەی هەیتمان ئەوەیان دابش دوو دەبی، ئەوەشیان بە هەمان شێوە دابش دوو دەبی. کەواتە هەردووشی دابش دوو دەکەین، 6 دابشی دوی بکەم دەبێتە 3، 8 دابشی دوی بکەم دەبێتە 4. ئەوە وەڵامی کۆتاییەکەتە. کەرتێکی سادەکراو، دوو کەرتمان هەبوو ژێرەکانیان جیاواز بوو، کەرتێکی سادەکراومان هەبوو بدۆزیەوە. چۆن دۆزیمانەوە دووبارەی دەکەمەوە. ژێرەی کەرتەکان دەبێت ڕێک بخرێت، کردداری پەپولە بەکاربێنە، لێکدانی پەپولەی بەکاربێنە، ڕێگای پەپولەی بەکاربێنە. چار جاران یەشی دەکەی لەسەرەوە دەنووسی 4، دواتر دوو جاران یەشی دەکەی دەنووسی 2، دوو چارەکە جاران دەکەی لە ژێرەی هەردوو کەرتەکان دەنووسینەوە. 4 لەسەر 8 کۆ 2 لەسەر 8 یەکسان دەبێت بە چەند؟ سەرەکان کۆ دەکەینەوە دەکاتە 6. ژێرە نەکۆ دەکرێتەوە نەکەم دەکرێتەوە. ئەلێرە وەکو تێبینێک پێم گوتی بە هیچ شێوەیەک ژێرە نەکۆ دەکرێتەوە نەکەم دەکرێتەوە.
نمونەک لەسەر ئەوەی ئەگەر هاتوو بە شێوەی شریتی کەرتەکان بهێنین هەر لەسەر ئەو شێوازە هەیتمان یەکی تەواومان هەیە ئەگە بیکەینە دوو بەش کەواتە ئێرکوانەمان چەندە یەک لەسەر دووە ئەی ئێرەمان چەندە ئەویش یەک لەسەر دووە هەمان شریتی کەرتمان هەبی بیکەین بە چوار بەش چکە ژێرەکەمان چوارە لەوەکەی تر بیکەین بە چوار بەش ئەوەمان چەندە یەک لەسەر چوارە ئەستا بێن کۆی بکەینەوە کاتێک کە کۆ دەکەینەوە ئەو یەک لەسەر دووە دەبێتە چەند دەبێتە دوو پارچە یەکیان یەک لەسەر چوار ئەویت کەشیان یەک لەسەر چوار کاتێک ئەو پارچەی هەیتمان ئێستا لەگە ئەو پارچەی هەمان بوو بەیەکەوە کۆیان بکەینەوە دەبێتە چەند دەبێتە سێ لەسەر چوار ئەوش ڕێگای شریتی کەرتەکانە بە ڕێگای شریتی کەرتەکانیش دەکرێت ئەوە نمونەی یەکەم ما بوو کە باسمان کرد ئێستا دێنە سەر نمونەی دووەم نمونەی دووەم زانین چۆنە و باسی چی دەکە نمونەی دووەم ئەوەی هەیتمە ئەلێکوانەدا نووسراوە دوو لەسەر سێ کەم یەک لەسەر دوو بە هەمان شێوە ڕێگای پەپولە بەکار بهێنە ئەو دووە جارام کە لەسەرەوەی کەرتەکە بنووسە چوار کەم ئەو دووە بە هەمان شێوە ڕێگای پەپولە بەکار بێنە سێ جاران یەک هەر سێ مایتەوە ژێرەی کەرتەکان بدۆزینەوە ژێرەی کەرتەکان ئەو دووە بێکەوە جاران دەکەین سێ جاران دوو دەکاتان شەش سێ جاران دوو دەکاتان شەش یەکسانە ئێستا دێن کەمیان دەکەینەوە چار کەم سێ یەک ژێرەی کەرتەکەش وەکو خۆی دەنووسینەوە کەواتە گەر دوو لەسەر سێ یەک لەسەر دوی لێ بڕوێنم چەند دەمینێتەوە یەک لەسەر شەش دەمینێتەوە یەک لەسەر شەش دەمینێتەوە ئەوەشیان دەتوانی هەر بە شێوازی شریتی کەرتەکانیش بە هەمان شێوە دروستی بکەیت دێنە سەر باسی نمونەی سێممان بزانین لە نمونەی سێم چی دەکەین نمونەی سێم هەمانە سێ لەسەر پێنج کۆ یەک لەسەر حەفت ڕێگای پەپولە بەکاربێنە ئاسانترین ڕێگایە ئەو دووە بەیەکەوە جاران دەکەین لە سەرەوەی کەرتەکەی دەنووسین 21 بە هەمان شێوە ئەو دووەش بەیەکەوە جاران دەکەین دەنووسین 5 مایتەوە ژێرەی کەرتەکان دەربینن ئایا بزانین ژێرەی کەرتەکانمان دەکاتە چەند ژێرەی کەرتەکان چی دەکەیت هەردووک ژێرەکەی بەیەکەوە جاران دەکەیت 5 جاران 7 35 5 جاران 7 35 خۆی ئەوە نوێنەری چییە سێ لەسەر پێنجە 21 لەسەر 35 چۆن دەکاتەوە سێ لەسەر پێنج هەردووک دابەشی هەفتی بکە دەبێتەوە سێ لەسەر پێنجەکە ئەمە کاتی خۆی لە کەرتە هاوتاکان ئەوانەمان هەموو فێرە قوتابیانی خۆشەویستەکانی خۆمان کردووە کە چۆن دەیکاتن کەواتە کردارەکەمان کۆکردنەوەیە دێن سەرەی کەرتەکانمان کۆ دەکەینەوە 21 کۆ 5 دەبتە 26 35 لەگە 35ەکە نەکۆ دەکرێتەوە نەکەم دەکرێتەوە ئەوە ئاگدار بە قوتابی دووبارەی دەکەمەوە لە کەرتەکان دائیمەن بە بەردەوام ژێرەی کەرتەکان نەکۆ دەکرێتەوە نەکەم دەکرێتەوە بەڵکو وەکو خۆی دەنووسینەوە کەواتە دەکاتە 26 لەسەر 35 ئایا سادەیە دێم تەماشایەکی دەکەم زام ئایا کەرتەکەم سادەیە ئێستا یان سادە نییە طبعا ئەگە تەماشا بکەی 26 35 ئەوەیان دابەش دوو دەبی بەڵام ئەویان دابەش دوو نابی ئەوەیان دابەشی 5 دەبی بەڵام ئەوەیان دابەشی 5 نابی ئەوەیان دابەشی 13 دەبی ئەوەیان دابەشی 13 نابی ئەوەیان دابەشی 7 دەبی بەڵام ئەوەیان دابەشی 7 نابی کەواتە هیچ ژمارەیەکی هاوبەش نییە بۆ سەرە و ژێرەکەی گەورەترین کۆڵکەی هاوبەشیان نییە لە نێوانیان گەورەترین کۆڵکەی هاوبەش تەنها یەکە مادام یەکە کەواتە کەرتەکە بەخۆی سادەکراوە کەرتەکە دەبێتە کەرتێکی سادەکراوە دێنە سەر نمونەشی دیکەمان هەیە ئەویش بە هەمان شێوە
سێ لەسەر هەشت کام یەک لەسەر چار. هەندێک لە قوتابیەکانمان دەرێ مامۆستا لە جیاتی ئەوەی ئەمن ئەو ڕێگای پەپولە بەکاربێنم دەتوانم ڕێگای بچووکتری چەندجارەی هاوبەش بەکاربێن. ئەویش دەکرێت. ئەویش دەکرێتن. ڕێگا زۆرە بۆ شیکاری پرسیارەکانی بیکاری. ئەتوی قوتابی خۆشەویست کام ڕێگات پێ ئاسانە ئەو ڕێگای هەڵبژێرە. بەڵام ئەو ڕێگای ئەمن پێت دەڵێم ڕێگای پەپولە بۆ شیکاری هەر هەموو پرسیارەکان دەبێت. بەڵام تووشی چ دەبی ئاخری تووشی یەک شت دەبی کێرتەکەی سادە بکەیتەوە. ئەگەر نا ئێستاکە ئەو بە دوو ڕێگا بۆت حەل دەکەم. ڕێگایەکیان بچووکترین چەندجارێ هاوبەشە، بچووکترین چەندجارێ هاوبەش لە نێوان ئەو دوێیاندا هەشتە. کەواتە دەبی ژێرەی کەرتەکان بکەین بە هەشت. هەشت جاران چەندی بکەم دەبتەوە هەشت کەواتەوە جاران یەک. هەشت جاران یەک هەر یەک هەر هەشت. ئەی سێەکەش جاران چەند دەکەم جاران هەمان ژمارەی دەکەم ئەوش سێ جاران یەک هەر سێ. ئەی چار جاران چەندی بکەم دەبیتەوە هەشت دوو. ئەی سەرەکەی ئەوش بە هەمان شێوە جاران دوو دەکەم دەبێتە دوو. ئێستا دەتوانانی کردداری کەمکردنەوە ئەنجام بدەیت چونکە ژێرەی کەرتەکان وەکو یەکە. هەشتەکەی وەکو خۆی دەنووسینەوە سێ کەم دوی دەکەین دەکاتە چەند دەکاتە یەک. کەواتە دەکاتە یەک لەسەر هەشت. ڕێگایەکەی کەیوە خۆمان بەکاری بینینەوە با کەرت لێکوانە دەینووسینەوە سێ لەسەر هەشت کەم یەک لەسەر چوار. دین ڕێگای پەپولە بەکاربێنم زانە هەمان شتت بۆ دەردەچی یاخودنە ئەو دووە بەیەکەوە جاران دەکەین دەبێتە 12. ئەو دووە بەیەکەوە جاران دەکەین دەبێتە هەشت. ژێرەی کەرتەکان بەیەکەوە جاران دەکەین دەبێتە 32. ئەوەشیان بە هەمان شێوە 32. ئێستا دێن لێکردداری لێدەرکردن ئەنجام دەدەین. 12 کەم هەشت دەکات 4 لەسەر 32. بەڵام سادەکردنمان هەیە. سادەکردنەکە تووشەوی بەس ئەوەندەیە ئەگە نا ڕێگای پەپولە ئاسانترین ڕێگایە بۆ وەڵامدانەوەی کەرتەکان لە کۆکردنەوە و لێدەرکردن. سادەکردنەکەمان چیە هەردووچیان دابەش 4 دەبی. مامۆستا دەڵێ دابەش 2 دەبی ڕاستەکەی دابەش 2 دەبی. هەردووچی دابەش 2 بکە دەبێتە چەند دەبێتە 2 لەسەر 16. بەڵام دیسان دەبی سادێ بکەیت دیسان دابەش 2 دەبێتەوە یەک لەسەر هەشت. هەمان وەڵامت دەداتێ هەمان وەڵامت دەداتێ. چ ڕێگای بچووکترین چەندجارەی هاوبەشەکان بەکاری هێنابێ چ ڕێگای پەپولەت بەکارهێنابێ هەمان وەڵامت دەداتێ. ڕێگای بچووکترین چەندجارەی هاوبەش لەوانەیە لە بۆ هەندێک لە قوتابیەکان ئاسان نەبێت. بەڵام ڕێگای پەپولە چی دەکەیت ژێرەی کەرتی دووەم جاران سەرەی کەرتی یەکەم کە لەسەرەوەی بنووسە ژێرەی کەرتی یەکەم جاران کەرتی یەکەم سەرەی کەرتی دووەم بکە لەسەرەوە بنووسە. دوو ژێرەکانیش جاران بکە لە هەردوو ژێرەکەی بنووسەوە. ئینجات کردداری کەمکردنەوە ئەنجام بدە. بەڵام لە هەندێک لە حالەتەکان لە هەندێک لە حالەتەکان تووشی سادەکردنی کەرتەکان دەبیت. تووشی چی دەبیت سادەکردنی کەرتەکان دەبیت. ئێستا دێین چەند پرسیارێکی دیکەش لە ناو کتابەکەت کە هەیە لە لاپەڕە 167 لە بۆ قوتابی خۆشەویستەکانمان شیکار دەکەین تاوەکو زیاتر و زیاتر ئاشنا بن بە بابەتەکەی. بابین ئێستا دێن ئەلێکوانە پرسیارەکانی تر دەنووسینەوە بزانیت چۆنە وەبی بتوانین بە جوانی تێتان بگەینی. ئەوە نمونونەکە هیچ مشکلێکمان نییە لەسەری ئەوەی تازە شیکارمان کردیا بەڵام دێنە سەر نمونەی ناو کتابەکەت. ئێستا لە پرسیاری هەفتەم دەڵێ یەک لەسەر 4 کۆ یەک لەسەر 6 یەک لەسەر 4 کۆ یەک لەسەر 6. ژێرەی کەرتەکانمان یەکسانە نەخێر یەکسان نییە. ئەی چۆن یەکسانی بکەین دیسان دووبارە دەکەمەوە بە ڕێگای بچووکترین چەندجارەی هاوبەشەکان دەتوانانی ژێرەی کەرتەکان یەکسان بکەیت و بە ڕێگای پەپولەش. من ڕێگای پەپولەکەی خۆم هەڵ دەبژێرم کە باسم کرد. ئەو دووە بەیەکەوە جاران دەکەم ژێرەی کەرتی دووەم جاران سەرەی کەرتی یەکەم لەسەرەوە دەنووسین. ژێرەی کەرتی دووەم جاران سەرەی کەرتی ژێرەی کەرتی یەکەم جاران
سەرەی کەرتی دووەم دەکەم لەسەرەوە دەنووسین مایتەوە ئەو دووە بێکەوە جارانکەین 4 جاران 6 24 دیسان 4 جاران 6 24 ئێستا ژێرەی کەرتەکانم یەکسانە دێم کۆیان دەکەمەوە سەرەی کەرتەکان پێکەوە کۆ بکەینەوە 6 کۆ 4 دەکاتە چەندە ژێرەی کەرتەکان نەکۆ دەکرێتەوە نەکەم دەکرێتەوە وەکو خۆی دەنووسینەوە تەنها یەک شتم ماوە سادەیە ئایا کەرتەکەم بە سادە شێوەیە نووسراوە یاخود نە ئەگەر سادەترین شێوە نەبوو دیکەمە سادەترین شێوە دەیەکە دابەش دوو دەبی 24کەش دابەش دوو دەبی کەواتەوەیان دابەشی دوو دەکەین ئەوەشیان بە هەمان شێوە دابەش دوو دەکەین دە دابەشی دوو دەبێتە 5 24 دابەشی دوو بکەین دەبێتە 12 کەواتە ئەگەر 1 لەسەر 4 کۆ 1 لەسەر 6 بکەین دەبێتە 5 لەسەر 12 ئەوەیان پرسیاری هەفتەمی لاپەڕە 167 بوو دێنە سەر پرسیاری هەشتم وەکو ئامۆژگاری دووبارەی دەکەمەوە لە بۆتان قەت وا مەکە پرسیارەکان دۆستێک برادەرێک دایکت باوکت بۆ شیکار بکە خودی خۆت دەست و قەڵەمەکەی خۆت مێشی خۆت بەکاربێنە چونکە کاتێک کە دەچیتە ناو تاقیکردنەوەکان نە دایکت لەگەڵا نە باوکت لەگەڵا نەکە سوکارەکەشت لەگەڵا بۆی ئیمتحانەکان تاقیکردنەوەکان ئەنجام دای تەنها قەڵەمەکە و مێشی خۆتت لەگەڵا ئەگەرە تو توانیت ئێستاکە چەند ڕاهێنانێک لەسەر ئەم بابەتە شیکاری بکەیت و خەزن دەبی لە مێشکت قەت لە بیریشی ناکەی چکە بیکاری واتە تێگەیشتنی بابەت قەت بیکاری ناکاتە ئەوەی کە لە بەرکردنی بابەت بی هەنگاو بە هەنگاو بڕۆ دەگەیت بە ئەنجامەکەت کوردەواری خۆمان دەڵێ دووری هەزاران کیلۆمەتر لە هەنگاوێک دەست پێ دەکات تو هەنگاوی یەکەم بە هاوێژە سەبر لە بۆ هەنگاوی دووەم هەنگاوی سێم دەگەیتە 1000 کیلۆمەترەکەی کە لە پێشتە هەر دەیگەیتێ بەڵام هەوڵی دەوێت دێنە سەر پرسیاری هەشتم هیوادارم ئەنگۆش بە خۆتان حەلی بکەم پرسیارەکانی کەی کەمایە 1 لەسەر 5 کۆ 3 لەسەر 10 ئەگەر سەیری بکەی و دیقەت بدەی دیسانەکە دووبارە ژێرەی کەرتەکانمان یەکسان نییە کەواتە دێنسی دەکەین ژێرەی کەرتی دووەم جاران سەرەی کەرتی یەکەم دەکەین دەکاتە 10 ژێرەی کەرتی یەکەم جاران سەرەی کەرتی دووەم دەکەم دەکاتە 15 مایتەوە ژێرەکان جاران بکەین 5 جاران 10 50 5 جاران 10 50 ئێستا دێین بێکەوە کۆیان دەکەینەوە 10 کۆ 15 25 ژێرەی کەرتەکەی وەکو خۆی دەنووسینەوە ئینجا تەنها مایتەوە سادەکردنمان بێ دابەشی 5یان دەکەین هەردووشی بە هەمان شێوە دەکاتە 25 دابەش 5 دەبێتە 5 50 دابەش 5 هێشتان سادە نییە دابەش 5 دابەش 5 کەواتە دەکاتە 1 لەسەر 2 وەڵامی کۆتایی 1 لەسەر 2 ئەوەی مایتەوە من پێشەوەی کۆتایی بە بابەتەکە بێنین چەند دیسان ئامۆژگاری ئەوەت دەکەمەوە ئەو بابەتانی ئەو پرسیارانی کە لە ناو پەرتووکەکەت هەیە خودی خۆت دابنیشە ڤیدیۆیەکەی من دووبارە بکەوە لە خۆت هەنگاوەکان لە لای خۆت بنووسەوە کەرت بە کەرت بنووسە هەنگاو بە هەنگاو بڕۆ دوێ ڕێگای پەپولە ئاسانترین ڕێگایە بۆ کۆکردنەوە لێ دەرکردنی کەرتەکان هیوادارم هەموو لایەکتان هەر تەندروست باش بن و لێرکۆیاندا بەخوای گەورەتان دەست پێرم تاوانێشتر خواتان لەگەڵ